دەمەوێت لێرەوە بە خێرهاتنێکی گەرمی ئەو خوشک و برا خۆشەویستانە بکەم کە هەر لە ڕۆژی یەکەم لە بوومەلەرزەی کە لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و شوێنەکانی تری تورکیا و سووریا ڕوویدا بەهانای ئەو خەڵکە لێ قەوماوە چوون کە تیمەکان پێکهاتوون لە تیمی بەهانەچوونی خێرا لە وەزارەتی ناوخۆ، تیمی تەندروستی فریاگوزاری، وەزارەتی تەندروستی و دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری عێراق لقی هەولێر کە بێگومان وەکو یەکەم تیمی فریادڕەس گەیشت ناو خەڵکی لێ قەوماوەی کە بەداخەوە زۆر کەس ژیانیان لە دەستدا و زۆر کەسیش لە ژێر خانووەکاندا مابوونەوە. ئێوە توانیتان بگەنە ئەوێ و دەستی یارمەتیان بۆ درێژکەن. بەڕاستی سەری ئێمەتان بەرز کردەوە، شانازیتان پێوە دەکەین، دەستخۆشیتان لێ دەکەین، بە خێراتنەوەیەکی گەرمی هەمووتان دەکەین. ئینشەڵڵا خوا خێرتان بنووسێ و ئەوەی ئێوە کردتان دووپات ئێوەتان کردەوە کە ئێمە خەڵکێکی خێرخواز و ئاشتیخوازین و ئەوەی پێمان بکرێ دەستی یارمەتی بە خۆشک و براکانمان لە هەر کوێی دنیا بن درێژ دەکەین و هەر کەسێک، هەر کوردێکی خاوەن ویژدان لە هەر شوێنی دنیا بێت سەری بە ئێوە بەرزە و شانازیتان پێوە دەکات. من هاتووم بۆ ئەوەی دەستخۆشتان لێ بکەم، سپاستان بکەم، بە خێراتنەوەتان بکەم و پێتان بڵێم کە ئێمە بەردەوام دەبین لەوەی کە دەستی یارمەتی بۆ هەر کەسێکی لێ قەوما و لە هەر شوێنێک کە پێمان بکرێ درێژ بکەین. ئمە زۆر جار کەوتونەتە حاڵەتی وا کە پێویستیمان بە یارمەتی خەڵکی تر هەبووە و کە دەرگان بۆ کردوینەتەوە دەزانین چەند خێرێکی گەورەیە و ئێستاش کە ئێمە دەتوانین ئەم یارمەتیە بگەینین بە خەڵکی لێ قەوما و دیسان ئەمە نیشانەی ئەوە دەگەینێت کە ئەگەر پێمان بکرێت و لە توانای ئێمەدا هەبێت ئێمە قەت چاکەی هیچ لایەنێک لە بیر ناکەینەوە و هەمیشە دڵ و مێشک و ڕوحمان لەگەڵ ئەو کەسانەیە کە لێ قەوماون و پێویستیان بە یارمەتی ئێمە هەیە. من جارێکی تر دەستخۆشتان لێ دەکەم و دەزانم تیمەکانی ئێوە هەندێکیان ماون هەم لە تورکیا ماون هەم لە سووریا ماون و بەتایبەتی دەستگای خێرخوازی بارزانی کە بە تەمای دروستکردنی هەندێک کەمپ و هەندێک گەیاندنی یارمەتی زیاترە و ئەو هەموو ڕۆژەی کە تیمەکانی فریاگوزاریش لەوێ بوون توانیوتانە خەڵکێکی زۆر ڕزگار بکەن کە ئەمە جێی دەستخۆشیە و حتا ئەو بەرپرسانی ئەو وڵاتانەش ڕێز و تەقدیریان هەبووە بۆ ئێوە و پێزانینی خۆیان بە ئێمە گەیاندووە و بە فەرمیش باسی ئەوەیان کردووە کە ئێوە وەکو یەکەم تیمی فریادڕەس و خزمەتگوزار گەیشتن بەو شوێنانەی کە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوە هەبووە. من جارێکی تر دەمەوێت دەستخۆشتان لێ بکەم بە ناوی هەموو خەڵکی کوردستانەوە بە خێراتنێکی گەرمیەوە بکەم و ئینشەڵڵا هەمیشە سەرکەوتوو بن و تەندروست بن. ئەزانم یەک دوویەکیشتان تۆزێک لەوانەیە ئازاریشتان بەرکەوت بێ، ئینشەڵڵا ئێوەش سەلامەت دەبن و جارێکی تر سوپاستان دەکەم. زۆر زۆر بەخێر بێنەوە. باشە من زیاتر ماندووتان ناکەم، هەرخۆتان ماندوون لە ماوەیەکی زۆرە بە ڕێگەوە هەندێکیشتانەوێ بگەڕێنەوە بۆ تۆزێ ڕێگەتان دوورە و من چیتر لە کاتتان ناگرم و ئینشەڵڵا هەر سەرکەوت و سەربەرز بنەوە ئێمەش پێمان بکرێ بۆ پشتگیریەوە ئینشەڵڵا بەردەوام دەبین. زۆر